بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خی گەورەتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود لە پرۆگرامی گفتوگۆدا بە دیداری ئێوە عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە گفتوگۆی ئەم جارەماندا باز لە یادکردنەوەی سەیدنا عیساکەین و هەڵوێستی موسڵمانان لەم یادکردنەوەیە چییە؟ خاچپەرستەکان و وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی باش توانیان غەزوی وڵاتی موسڵمانان بکەن بە بەکارهێنانی هۆکارگەلێک بە تایبەت لە بواری سەربازی و غەزوی فکری توانیان دەست بەسەر جیهانی ئیسلامیدا بگرن و تۆ و بیری خۆیانی تێدا بچێنن. یەکێکی دیکە لەو هۆکارانەی کە لە ڕێگەیەوە توانیان بێنە ناو ناخی موسڵمانانەوە و کەلتور و عادات و عرفی خۆیان تێکەڵ بە ژیان و ڕۆژانەی موسڵمانان بکەن و تەنانەت عیبادەتەکانی خۆیان لە ناو عیبادەتی موسڵماناندا جێبکەنەوە. ئەو عرف و بۆنە و ئاهەنگانەیانن کە ساڵانە دەکرێنەوە. بۆنەیەک لە بەردەمماندایە کە پەیوەست کراوە بە لەدایکبوونی یەکێک لە پێغەمبەر بەڕێزەکانی خی گەورە ئەویش سەیدنا عیسایە کە پێی دەگوترێت جەژنی کرێسمس و سەری ساڵی زاینی کە تێیدا لە وڵاتی تەواوی وڵاتی موسڵماناندا ئەم بۆنە و ئاهەنگە گرنگێکی زۆری پێدەدرێت و موسڵمانان بە شێوەیەکی بەرچاو بەبێ گەڕانەوە بۆ بەهاباڵەکانی دینەکەی خۆیان بەشداری لەم ئاهەنگ و بۆنە و یادداندا دەکەن. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەڵوێستی ئیسلامی پیرۆز لە زاری دوو لە عەمامە پاکەکانیەوە بزانین کە ئایا هەڵوێستی ئیسلام لەبارەی جەژن و بۆنە و یادی ئاینەکانی دیکەوە چییە؟ کاتێک خی گەورە بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تۆ خاڵی هاوبەشی زۆرت هەیە لەگەڵ ئەهلی کیتاب و ئاینەکانی دیکەدا، ئایا ئەم جەژن و سەری ساڵی زاینیەش دەچێتە چوارچێوە یەکێک لە خاڵە هاوبەشەکانی نێوان پێغەمبەران و پێغەمبەری خۆمان و پێغەمبەر عیساوە یام ئەمە شتێکی جیاوازە؟ کاریگەریە سلبی و نێگەتیفەکانی بەشداریکردنی موسڵمانان لەم بۆنەیەدا لە چیدایە و چ زەرەرێک بە یەکپارچەیی یان بە تەبایی کۆمەڵگەی موسڵمانان دەگەێنێ؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری دوو بەڕێز و خۆشەویستم کردووە. هەر یەکە لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر مامۆستا عوسمانکانی کوردەیی زانای ئاینی و لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینیم کردووە. پێکەوە لەگەڵ میوانەکانم تاوتوێن پرسە دەکەین و ئومێدەوارم شتێک ببەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست. سەرەتا لە مامۆستا عەبدولهادی محەممەد مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سپاسی جەنابشتانەکەین و سپاسی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیژەکەین. خی گەورە پاداشتان باتەوە بابەتێکی زیندووە. زۆر بەخێر یارمەتیمان با بە جوانی قسەی لەسەر ئینشەڵڵا. مامۆستا هەر لە سەرەتای بەرنامەکەوە بزانین ئێمە چۆن تەعامل لەگەڵ ئەم بۆنەیەدا بکەین، موسڵمانان چۆن چۆنی ئێمە بۆیان ڕوونکەینەوە و چۆن بەرخورد و مامەڵە لەگەڵ ئەم شتەدا بکەن کە پێی لە هەندێک پێی دەڵێن جەژنی سەری ساڵ، جەژنی کرێسمس و ئێمە چۆن ناوی ئەم بۆنەیە بهێنین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەکی دوای سوپاسی خوای گەورە و هەروەها درود و سڵاو بۆ سەرگیانی پێغەمبەری ئیسلام و هەموو پێغەمبەرانی خوش بە تایبەتی پێغەمبەر عیسا عەلەیهی السەلام. دیارە لە دایکبوونی هەموو پێغەمبەرێک سەلامی خوای لەسەر بێ ڕووداوێکی گەورەیە، ئینکاری ئەوە ناکرێ. وەخوای گەورەش لە قورئانە تۆماری کردووە، یعنی ئەو وردەکاری لە لەدایکبوونی عیسایە لە قورئانە تۆمار کراوە، لە لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله علیه و سلم بەو شێوەیە تۆمار نەکراوە. ئەین چۆن لە سەرەتاوە و لە چۆن لەدایک بووە و دایکی چۆن حامیلە بووە و هەروەها چۆن ئەم مناڵە کەوتۆتە سەر دنیا و لە سەرەتای مناڵیات چی وتووە. خوای گەورە لە سوورەتی ئالی عیمرانە و لە سوورەتی مەڕیەم بە درێژی باسی ئەو مۆزوعانەی کردووە و لە 25 شوێنی قورئاندا خوای گەورە ناوی عیسای کوڕی مەریەمی هێناوە. بۆیە لە دایکبوونی ئەم پێغەمبەرە ڕووداوێکی گەورەیە و ئێمەی موسڵمان لە دایکبوونی پێغەمبەران هەر هەمویان بە ڕووداوێکی گەورە ئەزانین. بەڵام لەبەر ئەوەی ئێمە وەکو موسڵمان نەک جیاوازی بکەین لە بینی ئێمە وەکو موسڵمان جەژنەکانمان پەیوەندی نییە بە لە دایکبوونی هیچ کەسایەتیەکەوە. جەژنی ئەو جەژنانەی کە لە فیقی ئیسلامیە تۆمار کراون جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە، هەردووکی پەیوەندی بە دوو عیبادەتەوە هەیە.
جەژنی ڕەمەزان پەیوەندی بە عیبادەتی ڕۆژوو هەیە جەژنی قوربان پەیوەندی بە عیبادەتی حەج و قوربانیەوە هەیە و ئێمە لە ئیسلامە جەژنێکمان نییە کە لە فقی ئیسلامیە تۆمار کرابێ و ئەحکامی هەبێ و عیباداتی تایبەتی هەبێ و ڕۆژی مەخسووسی هەبێ بێجگە لەم دوو جەژنە بۆیە بۆ هیچ پێغەمبەرێکی تر ڕۆژی لە دایکبوونەکەی بە جەژن نازانین چکە ئێمە بۆ پێغەمبەری خۆشمان ڕۆژی جەژنمان نییە بەڵام وەکو ئەوەی کە لە بابی ئەوەی کە خوای گەورە لە قورئانە فەرموویەتی وەذەکرهم بئەیام الله هەندێک ڕۆژی تایبەتی هەیە لە ساڵا گرنگن و ئەو ڕۆژانە ڕووداوی گرنگتیانە ڕوویاوە وەکو چۆن مسلمانان لە عاشوڕای بە ڕۆژوو ئەبن لە یادی ئەوەی کە خوا موسا پێغەمبەری سەلامی خوای لەسەر سەر خست بەسەر فێرعەونە بۆیە لەو بابەیە دروستە ئینسانی مسلمان یادی ئەو پیاوە گەورانە کاتەوە بەڵام بە پەیامەکەی خۆیان خوای گەورە کە عیسای سەلامی خوای لەسەر بێ ناردووە پەیامێکی وازەحی هەبوو عیسا ئەو ڕۆژەی کە هاتە زوبان وتی ئینی عەبدوڵڵاه ئاتانی الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم أكن جبارا شقيا بۆی ئەم پەیامە واضحە ئەبێ لە یادەکەیان هەبێت ناکرێت تۆ یادی پێغەمبەرێ بکەیتەوە بە گوناهکردن بە تاوانکردن هەموو عولەمای ئیسلام لەسەر ئەوە متتەفیقن بەوانەی کە ئەڵێن مەولودی پێغەمبەر جائیزە بەوانەش کە ئەڵێن جائیز نییە یادەکەی یادکردنەوەکەی بە هەردووکیان متتەفیقن لەوەی کە گوناه بکرێت لە مەجلیسەکەی حرامە مامۆستا ئێمە توانین بڵێن کرۆکی پەیامی سەیدنا عیسا یا پەیامە ڕاستەقینەکەی سەیدنا عیسا لەم جۆرە یادکردنەوەیاندا وونە و نامۆیە هیچ پێغەمبەری خەڵکی هان نەداوە یادی کاتەوە لەبەرەوەی هەموو پێغەمبەرەکان لەوە ترساون تەقدیس و تەعزیمی ئەشخاص بکرێ هەموو پێغەمبەرەکان دژی ئەوە بوون و تەنانەت پێغەمبەران هاتوون سەلامی خۆیان لەسەر بێ ڕەخنەیان لە بتەکان گرتووە لەبەر ئەوە ناکە ساحێبی بتەکان ئینسانی گەورە نین لەبەر ئەوەی کە تەقدیس و تەعزیمی ئەشخاص لە ئیسلامە شتێکی خراپە تەنها ذاتێک تەعزیم و ینی تەقدیسەکرێت کە ئەڵڵایە جەلە جەلالوه غەیری خوا جەلە جەلالوه هیچ کەسێ نە تەعزیمەکرێت نە تەقدیسەکرێت بەڵام ڕێز هەیە وەکو خوای گەورە فالذين آمنوا به وعزروه ونصروه ئەو کەسانە ئیمانیان پێغەمبەر هەیە یەکەم شت ئیمانە بکە بە تۆ بڵێ ئەم پێغەمبەرێکی ڕاستە ئێمە سەیری ئەو 25 ئاەتەکەین کە باسی عیسا پێغەمبەری تایە سەلامی خوای لەسەر بێ و باسی حتا شوێنکەوتوەکانی تایە و حتا باسی پەیامەکەی تایە لە هەر 25 ئاەتەکە ئێمە ئەومان بۆ دەرەکەوێت کە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە هەمووکو حقیقەتێکی تاریخی پێمانەڵێ چۆن لە دایک بووە چونکە ئەم حقیقەتە تاریخیە پەیوەندی هەیە بە پاگڕاگرتنی ئافرەتێکی بەڕێزەوە کە دایکی عیسایە سەلامی خوای لەسەر بێ کە لە لای مەسیحیەکان دایکی عیساش هەر کەسایەتێکی گەورە و بەڕێزە بۆیە کاتێک کە مەسیحیەکانی ئەوروپا ئەوانەی کە تێگەیشت و زانا و خوێنەوارن فەیلسوفن کاتێک کە دیراسی قورئانەکەن یعنی هەست دەکەن کە قورئان بەڕاستی زیاتر لە ئینجیلەکەی خۆیان ڕێزی عیسا و مەریەمی گرتووە سەلامی خوای لەسەر بێ لەبەرەوە کاتێک کە قورئانە خوێنیتەوە هەمووی ڕێز و حورمەتە بۆ عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئاەتەکان ئینشاءڵڵا ئیشارەتی پێ یەکەین کە خوای گەورە چۆن وەصفی عیسا پێغەمبەرەکە سەلامی خوای لەسەر بێ و ئەو شوبهە و گومانانە لا ئەبا هەل لە دایکبوونەکەیەوە کە فەرمی ئین مەثل عیسا عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون باش ئێوە بۆ پێتان سەیرە عیسا بێ باو لە دایک بێ جوولەکەکان بەنی ئیسرائیل بۆ ئەڵێن کاکە وەڵا ئەمە نابێم ئافرەتەی لا بێ زینای کردبێ بۆ پێتان سەیرە قورئان دوو بڕیاری داوە بۆ پاکی دوو ئافرەت یەکیان سەیدەت مەریەمە دووهەمیان سەیدەت عایشەیە کە هەردووکیان دژی دوو کۆمەڵی گومڕا کە پێیان وا بووە کە ئەم دوانە بەریء نەبوون خوای گەورە بەڕەئەتی لە قورئانە تۆمار کردووە وەکو مەلای گەورەی کۆی ئەفەرمێ ئەبێ هەموو مەسیحیەکانی دنیا ڕێز لە قورئان بگرن فعلا مەسیحی ڕاستەکانی دنیا ئەوەی کە بیستومانە لە خەڵکانی خوێنەوار و تێگەیشتوو لە وڵاتانی دنیا ڕێز لە قورئان ئەگرن چونکە قورئان جوانترین و پاکترینی وەصفی مەریەمی کردووە هیچ ئافرەتێکی تر لە قورئانە بەقەدەر مەریەم وەصفی جوان نەهاتووە یا مەریەم کاتی خۆشی نەجاشی کە گوێ بیستێ و چەنایەتە بێ ئەمانە بێت دڵی ئەجۆشێ زۆر باشە مامۆستا پێکەوە دەچینە خزمەتی میوانەکەم لە شاری هەولێر
جنابی مامۆستا عوسمانکانی کوردەی مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ و بە ناوی خۆم و مامۆستا عەبدولهادیەوە بە خێراتنێکی گەرم دەکەم و سڵاو و ڕێزمانەیە بە جەنابەت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. من سلااو ڕێزم بۆ جەنابت و بۆ مامۆستای بەڕێز و بۆ تێگڕای بینیرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە سوپاسان دەکەم. زۆر باشە مامۆستایان زۆر سپاس دەکەم. مامۆستا ئێمە وەکو مسلمان وەکو شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبینین لە وڵاتی مسلمانانە گرنگیەکی زۆر ساڵانە بەم یادی سەری ساڵە و لە دایکبوونی سەیدنا عیسا ئەدرێ. ئەوە ئێمە خۆمانین وەکو شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆشتوین ئەم ئاهەنگەمەمان هێناوە وەکو پێویستیەک وەکو شتێک یام ئەوە وڵاتانی ئەوروپین یان بۆ خارج پەرستەکانن نیازێکیان هەیە ئامانجێکی گرنگیان هەیە لەوەی کە ئەم یادە ئەم عورف و عادەتەی خۆیان ناردووەتە نێو وڵاتی مسلمانانەوە و ئامانجی ڕاستەقینە ئەگەر ئێمە خۆمان ئەو ئاهەنگ و عورفەمان هێنابێ یا ئەوان ناردبێتیان ئامانجی ڕاستەقینە لە پشتیەوە چییە و چه شتێک پاڵنەر بووە بۆ زیاتر تۆخکردنەوە و گرنگی پێدانی لە وڵاتی مسلماناندا. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان درود و سەڵات و سەلام برزە بەسەر گیانی گەورەمان محەممەد صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و تێکڕایی تا ڕۆژی دوایی. دەستخۆشی دووبارم بۆ جەنابەت هەیە خی گەورە پاداشت داتەوە. لە سەرەتاوە زۆر گرینگە ئینسانی ئیماندار لۆژیکانە و منتیقیانە بچێتە ئەم باسە کە ئەمە تێکەڵ نەکرێ. یەکەم باوەڕهێنان و ئیمان هەبوون بە گەورەمان عیسا عەلەیهی سڵات وەسەلام و خۆشویستنی و ڕێزلێنانی ئەرکی سەرشانی هەمومانە. کاتێک خوای باڵادەست لە قورئانی پیرۆز لە سوڕەی بەقەرە کۆتاییەکەی دەفەرمێ ئامەنە الرەسوول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. قصدم أون ديا كخواي رب العالمين فهم لا نفرق بين أحد من رسله هدزي آوازيق النية لآس بيغمبراني خوا عليهم الصلاة والسلام لليان إيمانوا بۆ ئیمان پێهێنان و باوەڕ پێبوون کە لەلایەن خواوە هاتوون دەبێ هەر هەموو یەک مرتبە ئیمانمان پێیان هەبێ کە ئەوانە 100% لە خواوە هاتوون و ڕاستن. بەڵام خوای رب العالمین دەفەرمێت تلك الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله کە خوای گەورە دەفەرمێ ئەم پێغەمبەرانی ئێمە ڕەوانمان کردوون دەفەرمێ فضلنا بعضهم على بعض لرتبة لمكانة لمقام خواي رب العالمين هنديك بأول العزم نابردوا هنديك بيغمبر بوا هنديك تنها نبي بوا هنديك رسول النبي بوا ولرتبة لدنيا وقيامة زياوازيان هي بلام لإيمان داران دبي ليك از إيمانيان بيها به بلام أو هوليك إستا هي بو تعميم كردني سرسالي ميلادي ولدايك بني حضرت عيسى عليه الصلاة والسلام پێم وایە هەوڵێکی تەبشیریەکان لە پشتەوەی بۆی کەوا خەڵک بکەن بە نەسرانی خەڵک بکەن بە گاور. دەزانن مسلمانان لە وەرگرتنی دینەکەیان زۆر سەریعن زۆر مشتاقن بۆی کەوا دینیان وەربگرن خۆشەویستی پێغەمبەران خۆشەویستی پیاوچاکان خۆشەویستی هەموو ئەو کەسانی کەوا دینیان خۆش دەوێت هەتا زانایانی ئاینی لەکن خەڵکی مسلمانی ئێمە زۆر بەقەدرە زۆر خۆشەویستە. توانی ویانە لە ڕێی گەورەمان عیساوە عەلەیهی سڵات وەسەلام بێن هەندێک خوڕافیات و هەندێک کوفر و هەندێک شرک خوا نەخواستە بێنە ناو وڵاتی ئێمەوە. چۆن ئەلمانیە توانیوەتی فەسڵی دین بکات لە دەوڵەت لە حەیات واتە دین و دەوڵەت لێک جودا بکاتەوە نەسرانیەتیش هاتووە عەقیدە و لۆژیک لێک جودا کاتەوە. یعنی ئەوانەی کەوا تەبشیریەت و نەسرانیەکان بانگەشەی بۆ دەکەن بەڕاستی لەگەڵ لۆژیک نایەتەوە لەگەڵ منطیق نایەتەوە کە دەڵێن ئین الله ثالث ثلاثة کە باوەڕیان بە سێ خوا هەیە بە رب العالمین و هەروەها بە گەورەمان عیسا و هەروەها بە دایکی گەورەمان عیسا مەریەمەیە پێیان وایە کە ڕوح القودوسە پێیان وایە هەر سێ خوانە وەالعیاذ بالله. بەڕاستی ئەوە یان نەگەر لێکی بدەیەوە هەر لە ئەساسدا باوەڕیان بە شتێکێک کە عەقڵی سەلیم و کەسێکی بیرمەندی ژیر بەڕاستی ئەم شتە ناسەلمێنێ کە رب العالمین واحد الأحدە ئەوان دەڵێن سێ خوا هەیە و بەڵام هەندێکیان لەو خوانە گەورەترن و هەندێکیان دایکەوە کاینترن ئەو ڕوح القودوسە ئەو بەناوی باوکە و کە ئەوانە بەڕاستی زەفەریان بە مسلمانان بردووە هەم لە بۆنەکان تەسیریان کردووە تاوای لهاد ئەو ڕادەیە کە مسلمان هەندە کاریگەر بن بە سەرساڵی میلادی لە سەردەمی سوڵتانەدین مظەفەرەدینی هەولێری کە لەو کاتدا مەولود داهێنرا
لە سەردەمی سوڵتاندین مظەفەردین مەولود داهێنرا بۆ لەبەرەوەی موسڵمانان تێکەڵی ناو ئاهەنگ و بۆنەکانی نەسرانیەکان دەبوون دەچونە ناوی جێژنەکانیانەوە بە خۆشەویستی عیسا عەلەیهی سەلام بەوەی کەوا بانگەشە بۆ گەورەمان عیسا دەکەن خۆشویستی حەزەتی عیسایە ناوی ئەو پێغەمبەرە بەرز دەکرێتەوە مسلمانیش بە هەمان شێوە چۆن ئیمانی بە گەورەمان محەممەد هەیە عەلەیهی سڵات وەسەلام ئەوهاش ئیمان بە گەورەمان عیسا هەیە عەلەیهی سڵات وەسەلام بە باقی پێغەمبەرەکان توانیان کەوا بێن بە ئاسانی زەفەر بە لاو و گەنجی ئەمە ببەن مسلمانان هەڵخەڵەتێنن تا وای لێهاتنەوە کە عەقڵ و فکرکردنەوە و خاکی مسلمانانیشی بەسەر داهات خاکیان داگیر کرا مسلمانان و یەکەم قیبلەی مسلمانان داگیر کرا و تا وای لێ دێکەوە قورئانەکەمان ڕەفز دەکرێتەوە و ئیهانە و لە چەندینجە تەشیر بە پێغەمبەرمان کراوە عەلەیهی سڵات وەسەلام تا ئەوەندەی بانگەشە دینی خۆیان کرد پاشانەکە وەکو هێرشکردنێک وەکو سوکاتیکردنێک بە پێغەمبەری ئێمە عەلەیهی سڵات وەسەلامیش نەوەسان ئەو هەموو کاریکاتێرە ئەو هەموو ئیهانەکردنە ئەو هەموو تەشیرێ بە ئاولبەیتی پێغەمبەر کە لەلایەن ئەو نەسڕانیانەوە بوو لەلایەن ئەو مەسیحیانەوە بووکەوە بانگەشەی ئازادی و بانگەشەی دیموکراتیەت و بانگەشەی یەکچین و توێژی دەکرێت کە خەڵک هەموو وەکو یەکە بەڵام بەداخەوە توانیان ئەو هەدەفەی خۆیان بپێکن زەفەر بە لاوی مسلمان ببن بۆ پارە یان بۆ ئیمتیازاتێکی کەم لاوی مسلمان هەڵخەڵەتێن ببن لە جێگایان سەریان هەڵقاچن سەلیبیان لەمل بکەن و بیانکەنە مەسیحی بیانکەنە یەهودی هەتا وای لێ هاتووە بۆ لە پێناو پارە و وەدەستێنانی مەبلەغێکی کەمی دنیایی گەنج و لاوی ئێمەیان هەڵخەڵەتاندووە بۆیە خوای رب العالمین ئەو پلەپایی بە گەورەمان عیسا داوە عەلەیهی سڵات وەسەلام لە کاتێکەوە سەردەمی وەکو دەڵێ سحر و جادوکەری و داهێنان و ئیبداع بووە گەورەمان عیسا عەلەیهی سڵات وەسەلام خوای رب العالمین چەندین بەڵگەی گەورەی داناوە سەردەستی وەکو چاکردنەوەی ئەوانەی نابینا بوون ئەوانەی کەوا لاڵ بوون ئەوانەی کەوا نەبیست بوون وهروها تا زیندوکردنەوەی مردووەکانیش خوای رب العالمین دەفەرمێ وأبرئ الأكمه والأبرص بإذني حتى مردووەکان وأحيي الموتى مردووەکان زیند دەکاتەوە بە ئیزنی خوای رب العالمین تا وای لێ هات غلوویان کرد ئیفراتیان کرد تەفەڕوتیان کرد لە دینەکەیان وتیان بەڵێ عیسا خوایە والعیاذ بالله و ئێمەش شوێنکەوتەی ئەو خوا نەخواستە کە مسلمانیش ئەو ڕۆکەوای لێ هاتووەکەوە هەندێک لە دروشم و شیعارەکانیان بەرز کاتەوە حتا هەم لە سەلیب و هەم لە کە پێغەمبەر باز دەکات صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ئاخری زەمان واتان لێ دێ مسلمانان کە شوێنکەوتە و هەڵگرەوەی شوێن پێی غیرە دینەکان دەبن بست بە بست و کون بە کون لە دویان دەڕۆن ئەو ڕۆکە بەداخەوە مسلمان معجەبە بەکار و بە ئیشەکانی نەسرانیەکان بەڵێ مامۆستا پێت وایە گرنگیدان و تۆخکردنەوەی ئەم یادە هێندەی پاڵنەرێکی ململانەیەکی سیاسی لەگەڵ جیهانی ئیسلامی و بۆ داگیرکاریەکی تری جیهانی ئیسلامی لە ڕووی ئەم عورف و عادەتەوە هێندە گرنگییان بۆ منە تۆخکردنەوەی نییە لە بواری عیبادەت و پەرستشووی وەکو جەژنێکی ئاینی خۆیان تۆ پێت وایە ئەمەشیان هەروەکو غەزووی فکری و سەربازی و تەکنۆلۆژی ئەمەش هۆکارێکی ترە بۆ دەست بەسەراگرتن و پەرتەوازەکردنی ئومەتی ئیسلامی؟ بەڵێ زۆر بەداخەوە کاتێکەوە مسلمانان لە هەندێک جێ و لە هەندێک کاتدا نەوەک هەموو مسلمانێک لە هەموو کاتێکدا خۆشویستنی پێغەمبەری خۆمان محەممەد صلی الله عليه وسلم وەکو دروشمێک بەرز دەکاتەوە وەکو شیعارێک ئەگەر ناوەکو کردار وەکو کردەوەکانی وەکو زیندوکردنەوەی سنەتەکانی پێغەمبەری خوا لە پێغەمبەری خواوە زۆر دوورە عەلەیهی سڵات وەسەلام بەڵام بە ناو ناتۆرەکە زۆرە ئەوانیش توانیویانە بۆنەی سەری ساڵ و یادی کریسمیس و پاشە لەدایکبوونی گەورەمان عیسا عەلەیهی سڵات وەسەلام بقۆزنەوە بۆ غەزوکردنی فکری مسلمانان بۆ بەلا ڕێدابردنی مسلمانان و بۆ هەڵخەڵەتاندنی مسلمانان ئایا ئەوەی گەورەمان عیسا کردوێتی کە یەکناسینی خوایە و وەحدانیەتی خوای رب العالەمینە بۆ ئەوان ئەوەنان کاڵکەنەوە لە ناو خەڵکی و تۆخیکەنەوە بڵین کاکە گەورەمان عیسا ئەوهای فەرمووە یعنی ئەوەی کەوا گەورەمان عیسا لە ئینجیلدا هێنایی بۆ خەڵک بۆ ئەوەی بەڵاو ناکەنەوە بۆ دێن لەدایکبوونەکەی و یاخۆ سەرە ساڵەکەی لەدایکبوونەکەی دەکەنە وەسیلەیەک دەکەنە تۆڕێک دەکەنە شەبەکەیەک خەڵکی پێڕاو دەکەن گەنج و لاوی ئێمە پێسەرقاڵ دەکەن لەو هەموو ژێرخانێکەوە ئیسلام هەی بووە لەو هەموو شارستانی ئیسلام هەی بووە هەمویان وا سفر کرد ژێرخانی ئیسلامیان سفر کرد هەمیان وا ڕوخاند هەمیان وا وێران کرد شارەکان وێران کرد سەیری سووریا دەکەی سەیری عێراق دەکەی سەیری سعودیا دەکەی سەیری هەر دەوڵەتێکی مسلمانان دەکەی لە شەڕ و کوشتار و ئاسن و ئاگرباران هیچ تر نییە
هاتوون لە لایەکترەوە خەڵکیان سەرقاڵ کردووە بەم ئاهەنگ و بەو یادە و بەم بۆنەیە ئەگەر تۆ گەورەمان عیسات خۆش دەوێ کە خوای رب العالمین پێغەمبەر دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەی محەممەد صلى الله عليه وسلم خوا دەفەرمێ ئەی محەممەد پیان ڕابگەنە بە ئومەتەکەت ئەگەر ئەوان خوایان خۆش دەوێ با شوێنکەوتەی تۆ بن ئەی محەممەد صلى الله عليه وسلم کە هەندێک لە مفەسیرەکان ڕایان وایە دەربارەی نەسرانیەکانی نەجران هاتووە بەوەی کەوا دیانگرێمە بۆیە عیسامان خۆش دەوێ عیسا ئەوها گەورە تەقدیس دەکەین لەبەر ئەوەی ئێمە خوامان خۆش دەوێ زاخوای گەورە فەرمووی ئەی خەڵکی بە ئەهلی کتاب و بە غەیری وانەوە بە مسلمانانەوە ئەگەر ڕاست دەکەن خواتان خۆش دەوێ شوێنکەوتەی پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم و ئەوانیش ئەگەر گەورەمان عیسایان خۆش دەوێ و شوێنکەوتەی ئەون دەبێ شوێن پێی گەورەمان عیسا هەڵگرنەوە ئەویش کە ئەوەیە شعاری عیسا عليه الصلاة والسلام کە فەرمی ئینی عەبد الله ئاتانی الکتاب فەرمی من نەخوام و نەکوڕی خوام والعیاذ بالله ئەوەی کە یەنگە دەڵێن تەنها بوختانە و ئەو بوختانەی کە بەداشی عیسایان کرد عليه الصلاة والسلام لەلایەک ئەوان بەخۆی خۆیان دەزان لەلایەک سوکایەتیش پێوە دەکەن ئەخەوە لەلایەک بێتە سوکایەتی و تەشیرکردن بەو خوایە کە ئەوان هەیەنە. بەڵێ دێمەوە خزمەتی جەنابتان مامۆستا عەبدولهادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیەکیە دەفەرمێ لە بیابانێکدا نورێ هەڵکراوە خەڵکی وەکو پەروانە وەکو پەپولە دێن دەیانەوێ خۆیان بخەنێوە ئاگرا و منیش وەکو دڵسۆزێک بەرگری لەو خەڵکەکەم نامەوێ خەڵک بسووتیانی لە ڕەحم و بەزایی پێغەمبەرەوە بۆ کاتێ ئێمە بەم ترس و حەزەرەوە باز لە بەشداریکردنی مسلمانان یا بوونە تەعاملکردنی مسلمانان لەگەڵ بۆنەی سەری ساڵ و بەکارهێنانی ئەو ڕسومات و جل و بەرگ و خواردنی کە لە سەری ساڵا هەیە ئەم مەترسی ئێمە لە چیەوە سەرچاوی گرتووە یان با بڵین مەترسیەکە لە چیدا کاتێک کە گەنجی مسلمان بەشداری لەم یادەداکە. بەڵێ بسم الله گرنگترین شت ئەوەیە کە مسلمانان نەزان نەبن چونکە نەزانی ئاسانترین ڕێگەی بۆی دوژمنانی دن بتوانن لێوێ بێنە ناو مسلمانان وەکو زانایەگە فەرمێ کابرایەکی جوولەکە بە مناڵێکی مسلمانانی وتی باشە لە جیاتی قل أعوذ برب الفلق بڵێ قل أعوذ برب الصبح صبح و فەلق یەک شتە بۆچی تی آخر ئەگە من ئەو کەلیمە بگۆڕم دینەکەی منیش وەکو دینەکەی تۆی لێیە یعنی عیلم زۆر گرنگە گەنجەکانی ئێمە ژەبێ بزانن مەسەلەی کریسمس لەگەڵ مەسەلەی لەدایکبوونی عیسا زۆری جیاوازە. کریسمس عیدێکی ڕۆمانی شیرکیە لە دەوڵەتی ڕۆمانەوە دەوڵەتی ڕۆمان زۆر دژی دینی مەسیحی بووە و تاریخێکی خوێناوی هەیە مەسیحیەکان بەدەست دەوڵەتی ڕۆمانیەوە و بەڵام کاتێکە زانیان چارەسەر نییە ئیلا ئەبێ پاشای وڵات وای خۆی پیشان با کە مەسیحیە هاتن لەدایکبوونی عیساگی نایسە کەنیسەکان لە 26 مانگە یادی لەدایکبوونی عیساکەنەوە لە ناو کەنیسەکانی خۆیانە کۆمەڵە سروتی تایبەتی خۆیان ئەڵێن وەکو چۆن هەندێک شوێنی ئێمە هەندێک هینی سرودی تایبەتیە دەن بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە یعنی سەیرەکەی هینی مەسیحیەکان ئەوانەی کە کەنیسەیان هەیە زۆر جیاوازە لە یادی کریسمس. یادی کریسمس بەڕاستی یادێکە بۆ سەرقاڵکردنی گەنجەکان و بۆ ئارەزوو جوڵاندنی گەنجەکان و بۆ یعنی ئەوەی کە خەڵکێکی زۆر لە جیهانە کە نازانێ و لێکۆڵینەوە ناکە ئەگینا ئێماگە گەنجەکانی ئێمە لەبەر خاتیەوەی ئیقامە وەرگرن لە وڵاتان یان لەبەر خاتیەوەی کە بتوانێت ویزەیەک وەرگێ لە وڵاتێک یان لەبەر پارەیە کە عارەقی ناوێت دووەریگرێت لەلایەن چونکە کەنیسەکانی کوردستانش دوو جۆرن کەنیسە تازەکان بیان ئەوترێ بڵێن مژدە دەرە ڕازڕەوەکان ئەوانەی کە ڕازڕەون و تونڕەون ئەوانە کۆمەڵێک کەسن کە فکرێکی خراپیان هەیە مەسیحی ئەسڵیەکانی وڵاتانی ئیسلامی هیچیان پەیوەندیان بەم جۆرە مەسیحێتەوە نییە. ئەم مەسیحەتی کێسە شت بڵاوکاتەوە نامیلکە بڵاوکاتەوە و هەروەها هەندێ خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە گەنجان بە پارە ئەگرێ بە ڤیزەی وڵاتانی ئەگرێ بەچی بە هەندێ سەردان و هەندێ مناسەباتیان بۆ ڕێگەخا ئێمە لێرە ئەو کەسانی دوای ئەوانە کەون خەڵکانی بە مستەوانین ئێمە نابینین زانایەکی گەورە یاخود نابینین گەنجێکی شارەزا و خاوەن شەهادە بەڵام ئێمە دەبینین بە سەدان قەشە لە دنیای ئیسلامە لە وڵاتی میسرا یعنی دەیان قەشەی گەورە هەیە نەک ئامادە بۆ بێتە ناو ئیسلام بەڵکو ئامادە بۆ هەرچی داهاتی هەیە لە کاتی مەسیحی بوون و قەشەبوونیان دەستی کەوتە وازی لێبێنێ لە پێناوی ئەوەی کە مسلمان بێ و ئێمە دەیان کتێبمان هەیە حەزەکەم گەنجەکانی ئەم بیخوێنەوە
مسلمان بوونی یعنی مەسیحیەکان و کەسانی ڕۆژئاوا بزانە چەندین گەورەی مەسیحیەکان لە وڵاتان کێ مسلمانە بێ. خۆی ئێمە پارەمان نییە لە ئەوروپا بین بە خەڵک مسلمان بێ. ئێمە وڵاتانی ئیسلامی هیچی ڤیزە نایە، هە بە مسلمانەکەشی نایە تا کابراایەکی هین بێنین پێویستی بە ڤیزەی وڵاتانی ئیسلامی بێ. ئەی خەڵک بۆ لە ئەوروپای مامۆستای زانکۆی مسلمانە بێ، بۆ پرۆفسۆرە مسلمانە بێ، لەبەر خەڵک لە قورئان و مسلمان بێ کە سەیری قورئانەکە بەشێکی زۆری ئەو کەسانی کە مسلمان و بێژگە لەم ئاياتەکانی معجیزەی قورئان، ئەو ئاەتانی کە معجزەی علمین بێژگە لەو ئاەتانە بەشێکی زۆری ئەو مەسیحیانی کە مسلمان بوون و هاتوونەتە ناو ئیسلامەوە ئەڵێ ئێمە لەبەرەوەی مسلمان بووین، لەبەرەوەی لە قورئاندا ئەوەندەی ڕێز لە عیسا و لە موسا و لە باقی پێغەمبەران گیراوە، لە هیچ کتێبێکی ترا بۆ شێوەیە ڕێز لە هیچ پێغەمبەرێ نەگیراوە، کە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی ئەمە دینە ڕاستەکەی خوایە، ئەمە دینە ڕاستەکە، چونکە ئەم دینە ڕێز لەوانەگرێت لە هەموو ئینجیلا بگەڕێ دەقێکە داز ناکەوێ، وەکو ئەم دەقەی قورئان پڕمانە بێ، وەکو ئەم دەقەی قورئان لە ئێگلاکەرەوەیەوێ یا مەڕیەم ئین الله اصطفاکی وطهرکی واصطفاکی على نساء العالمین. هەموو ئینجیل بگەڕێ، هەموو تەورات بگەڕێ دەقێکی وا دەست ناکەی. ئەسڵەن لە تەوراتە خوای گەورە چەندەها بوختانی تیا بەدەم مەریەمەوە، و خوای گەورە فەرمێ وقولهم على مريم بهتانا عظيما، یەکێک لە سەبەبی لعنەتی جوولەکە ئەوەیە کە بوهتانیان بەدەم مەریەمەوە کرد. بۆیە ئەم دینە دینی ئیسلام بەڕاستی ئەو مەسیحیانە ئەو کەسانی کە شارەزان حتا هەندێک لە قەشەکانی وڵاتانی ئیسلامیش کە یعنی دیراسی قورئانیان کردو ئەزانن قورئان چیتیایە، بۆیان دەرکەوتۆ بەڕاستی قورئان و ئیسلام نەک دژی مەسیحیەت نییە، بەڵکو هەموو پەیامە جوانەکانی عیسا لەناو قورئانە هەیە، وەخوای گەورە خوای گەورە ئیعترافی بە هەموو معجزەکان کردووە. معجزەکانی عیسا لە قورئاندا کە ئەو معجزانە هەندێکی لەوەچێ لە کتێبی ئینجیلا نەبێت، چونکە ئینجیل ئێستا بووە بە کتێبێکی ئامۆژگاری و هەندێشتی ئەخلاقیات، یعنی بابەتە سەرەکیەکانی لە دەستداوە کە خوای گەورە باسی ئەوە ئاتەیناه الئینجیل فیها هودە وەنوور، ئەو بابەتە سەرەکیانی لە دەستداوە. بۆیە هەموو کەسێکی تێگەیشتوو ئەزانێ کە یادی کریسمس هیچ پەیوەندیەکی بە لەدایکبوونی عیساوە نییە، بەڵکو تێکەڵ کراوە و گەنجانی ئێمە ژەبێ ئاگایان لەوە بێ یەکەم ئینسانی مسلمان زۆر عیبە بە نەزانی شوێن شتێ بکەوێت، چونکە مەسیحی نابێ گاڵتە بە مسلمان بکە بڵێ کاکە ئەوە شایەکەی ئێمە ئێوە چیەکەن لێرە. ئەمە لە کوردەواریە پندێکی خراپی لەسرە کە کابراڵە کاکەەوە شایی منە، ئەوە خزمی زاوای خزمی بووکی کاکە تۆ ئیشە چێ لێرە. ئەمە یەکەم. دووهەم بەڕاستی مسلمان نابێت ینی تێکڵا ینی بە تایبەتی گەنجی ئێستا کە خوێنەوارە کە ئاگای لە ئەنتەرنێتە ئاگای لە بالێکۆڵینەوە بکە بزانە کریسمس و لە دایکبوونی عیسا چ پەیوەندێکی بەیەکۆیە. ئەسڵەن هەندێک لە مەسیحیە شەرقیەکان باوەڕیان وایە عیسا هەر لە مانگی لە زستانیشە لە دایک نەبووە، پێیان وایە لە بەهارە لە دایک بووە، چونکە لە هەندێک لە نوسخەکانی تەورات ئینجیلا هەیە کە عیسا لە کاتێکا لە دایک بووە دنیا سەوز بووە، زەوی سەوز بووتەوە، ئێوە کاتی زستان نیە، ئەوە کاتی بەهارە. بۆیە یعنی هەندێک خلافەیە لەسەر لە دایکبوونی عیسا. بە هەمان شێوەکو وتیشمان گرنگترین شت ئەوەیە ئەگەر گەنجانی ئێمە دینی عیسایان بەلاوە مهمەوە باسی کەم بزانە ئەوەندەی لە قورئانە باسی دینی عیسا کراوە، باسی پەیامەکان و بنەما سەرەکیەکان لە ئینجیلەکەی ئەو نەباز نەکراوە. ئیتر تۆ کە شتێکی پاکی هەبێ پاکترێ هەبێ بۆ ئەچی بۆ شتێکە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر موسا زیندوو وایە بۆ شوێندینەکەی من کەوت، چونکە ئەو شتە جوانانەی لە ئینجیل و لە تەوراتە ثابت بووە هەمووی لە قورئانە هەیە. کاتە مامۆستا ئەم بەشداریکردنە یان بوون ئەم گرنگی دان و ڕەواژدانە بەم بۆنەی سەری ساڵە کاریگەری لەسەر کۆمەڵگەی ئیسلامی و لەسەر کۆمەڵگەی ئەمە دروستەکە و ئەو کاریگەریە کامەیە و لە چیدا ڕەنگەداتەوە؟ خۆی دایمە بەلای منەوە یعنی تەنها مەسیحیەکان دەستیان نییە، چونکە کە کاتێک کە تۆڵی مەسیحیەکان یان نەسڕانیەکان بە گشتی وتن خراپە. لە قورئاندا دایمە جیاوازی کردووە، قورئان جیاوازی کردووە ئەهلی کتاب منهم من إن تأمنه بدينار ومنهم من أن تأمنه بقنطار، وأن إخوائي قولت دائما جوازي ذكر لنا أهل الكتاب من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون. يعني بويا بقشتي قصة كذا خرابة. مسيحية كان دو بشرێکی تونڕە هەیە کە ڕازڕەوە کان ئەوانە پیان وایە ئەر بە زۆریش بێ ئەبێ وڵاتان مەجبورکەن شوێن عیسا بکەن، چونکە ئەگەر شوێنی نەکەون هەموویان چێتە جەهەنەمە.
ئەم بەشیان خەتەرن ئەگینایەسە لە وڵاتانی ئەوروپا ئێمە مامۆستایەک لە کاتێ زانکۆ بووین مامۆستایەک هەبوو کە لە ئەمریکا دەرسیەوتەوتی ئێمە کەنیسەکان کتابی ڕسمیان بۆ کردوین تویانە کۆمەڵی مەسیحیمانەیە حەزەکەن بێن لە مزگەوت گوێ لە دینەکەی ئەوە بگرن یعنی ئەم مەسیحیە ئەو مەسیحیە زۆری فەرقە مەسیحی وڵاتانی ئیسلام خۆی مەسیحی وڵاتە ئیسلامیەکان زۆریان فەرقە لەگە ئەو مەسیحیانەی کە ئیستیراد کراون لە ئەنجامی هاتنی هێزە نێودەوڵەتیەکان بۆ ناو وڵاتانی ئیسلامی ئەو مەسیحیانەی لە ئەفغانستان بڵاو بوونەتەوە ئەوانەی لە کوردستان و عێراق بڵاو بوونەتەوە ئەوانەی لە وڵاتی سووریا بڵاو بنەوە ئەوانەی لە وڵاتانی تری میسرا بڵاو ئەمە مەسیحیانە جیاوازن فەرقیان هەیە لەگەڵ مەسیحیە ئەسڵیەکان کە لەم وڵاتانی ئێمە ئەژین و هیچ بەریەککەوتنێک نەبووە و ڕێزی یەکتر گیراوە تەنانەت مسلمانان جەژنان سەردانیان کردوون سەلامیان لێ کردوون لە تەعزیانە بەشداریان کردووە بۆیە بێ گەنجی ئێمە بزانێ شوێن کەوتنی ئەم شتە تەنها فێڵێکە هەم بۆ هەڵخەڵەتاندنی مەسیحیەکان یعنی مەسیحیەک وا لێ ئەکرێت لە شەوی کریسمسا تووشی گوناهیەکەن تووشی تاوانیەکەن ئارەزوەکانی ئەجوڵێنن ئەبێ گەنج بزانێت کە ئەو کەسانی کە ئیش لەسەر ئەماکەن دۆستی ئەو نی و دۆستی دینی مەسیحی و دینی ئیسلامیش زۆر باش مامۆستا چینەوە لای میوانی شاری هەولێر مامۆستا عوسمانیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەچێتە شاری مەدینە دەبینێ جوولەکەکان ڕۆژی دەی محەڕەم ڕۆژی دەی عاشورا بە ڕۆژوو دەبن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هۆکاری ئەم خۆش حاڵی و دڵخۆشیان دەپرسێ دەڵێن ئەمە وەکو سپاسگوزاری و خۆشحاڵی دەربڕینە بۆ ڕزگاربوونی سەیدنا موسا لە چنگی فرعون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئێمە ئەحەقتر و ئەولاترین بە موسا ئەگەر تەنها بژمێنم ساڵێکی تر من نۆش بە ڕۆژوو دەبم هەندێک خەڵک پێی وایە ئەم جۆرە دەربڕینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جۆرێک لە هاوڕایی ئەم جۆرە لە بەشداریکردنی پێغەمبەری خوا لە خۆشی ئەهلی کیتابی ئاینێکی دیکە بۆیە لە ئێستادا مسلمان لەوە چێ بڵێ من ئەولاترم بە سەیدنا عیسا لەوەی کە بەشدار بم لە خۆشحاڵی دەربڕین بۆ یادی لە دایک بوونی و بەشداریکردن لەو بۆنە و مەراسیمەکەیدا ئەم دوو جۆرە تێگەشتنە یا ئەم دوو جۆرە لە دید و بیرە چۆن لە یەک ئەدرێتەوە و چۆن ئێمە لە نێوان ئەم دواندا دیدێکی ڕاست و ڕوون وەربگرین و مسلمان بەرچاوڕوون بێ بەڵێ بەڵێ خی گەورە پاداشت داتەوە فەرمودەکەی جەنابەت ئاماژت پێکرد ئەوەیە کە دەفەرمێ لە ئین بەقیت إلى القابلة لأسمن التاسعة فەرمی بۆیە دەی بە ڕۆژوو دەبن بەرەو ئێمە لە گەورەمان موسا لە پێشترین لە جوولەکەکان بەڵام فەرمووی ئەگەر هاتو مام لە ساڵی ئایندا لە ئەسومەنە تاسعە ئەگەر هاتو مام پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە بەسەریدا وەفات دەفەرمێ نامێنێ دەبێتە سنەتێکی قەولی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕۆژوو نەبوو بەڵام ئەمری کرد کە بە ڕۆژوو دەبێ ئینشاءالله بۆ هەتاوەکو مخالفەی بینی مسلمان و بینی غیرە مسلمانی هەبێ واتە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەندە لاواز نییە کە چاولێکەری و تەقلید و لاسایی عەشوایی بکاتەوە لە خەڵکانێک کاتێکەوە هەر شتێک باش بوو بێ ئیسلام تەقریر لەسەر کردووە و فەرموویەتی بیکەن و کاتێک کە شتێک خەراب بوو بێ پێش ئیسلامەتی هەبوو بێ نەیهێشتووە بۆیە پێغەمبەر دەفەرمێ خالیف اليهود والنصارى زۆر بە مباشر پێغەمبەر دەفەرمێ پێچەوانەی جوولەکە و دیانەکان بکەن کاتێک ئەوان دوور لە ڕووی جەنابەت و بەڕێزانە شوار و بوسمیێڵەکانیان زۆر درێژ بۆ ڕیشیان دەتاشی پێغەمبەر فەرمووی مخالەفەی وام بکەن ئێوە ڕیشتان درێژکەن و سمیێڵتان کوردکەنەوە لەبەر چەند هۆیەک و حکمتێک کە لێرە دەرفەت نابێ باسی بکەین بۆیە بەڕاستی وەکو جەنابی مامۆستا عەبدولهادی باسی کرد ئەگەر هاتوو نەوەک یادکردنەوەی مەولودێک بێ ئەگەر هاتو دەرسی قورئان خوێندن و تەفسیر و ڕاوەی فەرمودەی پێغەمبەری خوا بێ بە ئیختیڵاتی و بە شێوازێکی ناشەرعی بێ حەرام دەبێ کەواتە عیلم خوێندن و پەیداکردنی عیلم کە واجبە ئەگە تەفسیر و حەدیث بێ ئەولاتریشە ئەدی ئەگەر بە شێوازێکی حەرام بوو ئەوە حەرام دەبێ نابێ مسلمان تخونی ئەو جێگایانە بکەن کەەوە مەعاسی لێ و تاوان و گوناهی لێیە بۆیە بەڕاستی وەکو بڵێ خاڵی هاوبەش لەمابینی ئەو دوو فەرمودەی ئەوەیە کە بەڵێ ئێمە ئیمانمان بە گەورەمان عیسا هەیە عەلەیهی سڵات وەسەلام و ئێمە لەو نەسڕانی و گاورانی ئێستا کە هەن ئێمە ئەولاترین بەوەی کە ئێمە ئیمانمان پێ هەیە ئێمە ئیفتیڕای پێ ناکەین ئێمە تەشیری پێ ناکەین
وەکو باسم کرد کە ئەوانە بەڕاستی عەقیدەکەیان لە منطیق و لە ژیریش جودا کردوتەوە کاتێک ئەوان سەلیبێک دەپەرستن ئەو سەلیبە کە خوایەکەی وانی پێ کوژراوە پێ ناو بردو بە زەعمی وان وایە کە خوا دەفەرمێ بەل ڕەفەعەه الله خوا بەرزی کردەوە بۆ ئاسمان بەڵام ئەوان وا گومان دەبن کە کوشتیوانە گوایە ئەگە کوژرابێ لەسەر سەلیب چۆن سەلیب دەپەرستی دەبێت سەلیب بشکێنی تۆ بەڵام ئەوان بەڕاستی دینەکەیان چاواشکراوە دینەکان ئینحرافی تێدایە وەکو جنابی مامۆستا باسی کرد فەرمووی هەتا خلافێ لە جێژنەکەشیان كاتي خوي رب العالمين بخاتم مريم دفرمي وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا دفرمي أي مريم برو بن أو دار خرمايا بيلقين وبيها جنا آفرتك بيهز آفرتك دوجيان آفرتك لو برين خوشي دابي صون دتوان دار خرمايا بها جني أوش كرامتك كيبو آفرتا أوش معجزيك كيبو قورمان عيسى زانان دەفەرمون ئایا دارخورما کەی بەردەگرێت لە چلەی جستان کە ئێستایە یاخود لە چلەی هاوین بەردەگرێت و تاوەکو بیهەژێنی و تساقط عليك رطبا جنيا بەروبوومی دارخورمات بۆ بارێ بۆیە دینەکان بەڕاستی بە چوار ئینجیلی انحراف و منحریفەوە لێ شێوەندراوە و ئێستا لەسەر ئەو ئینحرافەش نەماون لەسەر انحرافەش نەماون بۆیە ئینجیلی بڕنابایە یۆقایە یوحەنایە هەرچی هەیە بەوەش هەڕازینین لەوەش چەندین اختلافات و ڕای جیاوازی هەیە و یەکتر قبول نەکردنی زۆر تێدا هەیە ئێمە دەبێت ئیمانمان بە حەزەتی عیسا هەبێ و ڕێزی لێ بگرین و ئاگاداری ئەوەش بین ئینسانی ئیماندار بەهۆی ئەوەی کە زاری وا هەیە هەن شلڕەوە لە ئیش و کارەکەیدا لە معاملەکردنی لە تێکەڵبوونی لە چوون و هات و چۆی ماڵی و سەردانکردنی و زاری وا هەیە لاسایکردنەوەی وەچوونە کەنیسەی وەچوونە پرسەکانیان تەقلیدی وان دەکاتەوە بەرە وای لە دێکەوە شێواز و ممارەسەکردنی دینەکان هەڵگرێتەوە بۆیە ئێمە دەبێت ئاگادار بین خۆشویستنی گەورەمان عیسا و ئیمان پێهەبوونی جیاوازە لەوەی کەوا ئەتۆ شوێنی دینێک بکەویتەوە ئەسڵ و ئەساسەکەی نازانی و لەسەر خەیاڵات و لەسەر بوختان و ئیفترایە هاتووە بويا خوي رب العالمين فمن لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إنساني إيمان دار قدغن نكراوە دەستی نەبەسراوە لەوەی کەوە چاکە نەکا لەگەڵ خەڵکانێک کە با مەسیحی بن با جوولەکە بن کاتێک محارب نەبن وەکو مامۆستا فەرمووی تونڕەو نەبن کاتێکەوە خاچی موسڵمانان داگیر ناکەن کاتێکەوە غەزوی فکری گەنجەکانمان ناکەن چاکەیان لەگەڵ بکە ڕازگۆ بە ئەمین بە لە دادگایەکان ئێمە کە قورئانمان هەیە وەکو سەرچاوە بەڵام ڕژنووسێکی شمان هەیە بۆی کەوا جوولەکەیە مەسیحیە غەیری وانە لە کوردستان لەگەڵ ئێمە دەژیا هیچ کاتێک موسڵمانان دەست درێژیان نەکردو بۆ سەر نەسرانیەکان تەنانەت جاریوە هەبووە ئەوان دەست درێژیان کردووە و ئێمە پێکەوە ژیاوین لەسەر ئاسیەوەی کەوا هاونیشتیمانی و هاوڵاتی بووین ئەو پەڕی ڕێز و احترام هەبووە و گەورەترین شاهێدی و بەڵگەشت بۆ دەستپاچی و ئەمینی موسڵمانان ئەوەیە کە بەڵێ زۆربەی زۆری شار و وڵاتی موسڵمانان ڕێژەیەکی زۆر لە مەسیحیەکانی لێیە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاری مەکە دەربەدەر دەکەی لەسەر لا إله إلا الله بەڵام کە دەچێت لە شاری مەدینە دەیکاتە مەڵبەند و پایتەختی ئیسلامەتی لە ناو شاری مەدینە چەندین جوولەکە و چەندین دراوسەی جوولەکەی هەبوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەر بۆ نمونە بەڕاستی کاتێک پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەموو بەیانیەکە هەڵدەسا بۆ نوێژ دەڕۆیشت لەسەر ڕێگایەکەی دروک و داڵ و خۆڵ و خاشاکیان فرێدەدا بەڵام شەوێک لە شەوەکان ئەو کەسێک کەوای دەکرد ئیشەکەی پێ نەکرابوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی جولانە جیلەکەیەکی کرد وتی زانیومە نەخۆشی جوولەکە وتی چۆن زانی ئەی محەممەد کە من نەخۆشم گوتی لەبەر ئەوەی ئیشەکەی دوێنێ شەوێت پێت نەکرابوو وتم لەوانەیە نەخۆش با سەردانی بکەم یەکسەر لەوێ ئەو پیاوە مسلمان دەبێ و باوەڕ بە پێغەمبەر دێنێ بەهۆی ڕەفتار جوانی مسلمانان بۆیە ئێمە بەڕاستی لە مابینی تند و تیژی و لە مابینی نەرمونیانی دەبێ حەلی وەسط دابنین کە خوای گەورە فەرمووە كذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا ئێمە میانە ڕەوین بەڵێ لەگەڵەوەی کە ئێستا لە وڵاتی مسلماناندا یاد و بۆنەکە بوونی هەیە ئێمە ناتوانین لایەنی باش یان بۆ نەشتی باشی لێوە هەڵەیەنجێنین و گەنجێکی مسلمان بەهێز و بازووی فکری خۆی بە بیر و باوەڕی خۆی بەشداریەکی تێدا بکە کە هیچ نەبێ ببێتە هۆکاری ئەوەی تەنانەت ئەگە خراپەیەک بگۆڕێ یان کەسێک بەرەو هیدایەتی خوای ڕێنمونی بکە ناتوانین لەم لایەنەوە بەشداریەکی وایان بۆ لە لایەنێکی باشی لێوە بدۆزینەوە و بیکەینە مەیدانێک یان بوارێک بۆ بانگەواز بۆ لای ئاینی یەکتاپەرستی خوایی
بێگومان هیچ لایەنێک نییە کە ئاینی پیرۆزی ئیسلام حەل و چارەسەری بۆدانە نابێ. ئێمە ڕاستە جائز نیە تێکەڵی بۆنەکان و یادەکانیان بین، پیرۆزبایان لێ بکەین و تەهانی و بە هەر بۆنەیەک بێ لەگەڵیان بکەین بۆ مسلمانان جائز نییە، لەبەرەوەی ئەوانە ئیقراریان بە چەند خوایەتی کردو، ئەوانە بە مشریک حیسابن بە ئیجماعی مسلمانان. بەڵام دەکرێت ئێمە لەژێر دروشمی ئونسوڕ ئەخاکە ظالمن ئەو مەظلومە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تۆ یارمەتی دەری برایەکەی خۆت بە ئەگەر ستەمکار بوو ئەگەر ستەمی لێکرا بوو. فەرمیان ئەگەر ستەم لێکراوە بۆ قەی ناکە کۆمەچی دەکەین، بار و دووی دەکەین، دەستی دەگرین. ئەدەگە ستەمکار بوو چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەستی بگرە با زوڵمێ نەکا. ئێمەش دەکرێت بەهۆی ڕەفتاری نەرم و جوانمان، بەهۆی بە گوتە و وتە شیرینەکانمان، بەهۆی ئەوەی تەئسیری دەستپاکی و ئەمینی و ڕازگۆیی ئێمە لەسەر نەسرانیەکانی ئەوڕۆ، لەسەر گاورەکانی ئەوڕۆ دەتوانین ئێمە بۆ شێوازە یارمەتیان بدەین کە بەڵێ تێکەڵ نابین، بەڵێ ناچین بۆی ئاهەنگەکانیان. و دەشکرێ لایەنی دەوڵەت، لایەنی حکوومەت ئەم کارە بەو کارەیەوە هەستێ، بۆی کەەوە هەم مسلمانان تێکەڵی وان دەبن و ئەوانیش احتیاجاتی خۆیان بتوانن لەوێ جێبەجێ بکەندا، نەوەک هەر شوێنێک گەیشتنێ لە ناو شار و لە ناو شەقامەکان و لە شوێنە گشتەکان و پارکەکان و دوای ئەوەی بێن کتابی مەسیح عەلەیهی سەلام بڵاوکەنەوە، ئەنجا باسی مەریەمە بکرێ، ئەنجا باسی ئەو شتانە بکرێەوە کە خوا نەخواستە بێتە مایەی تونند و تیژی لە مابەینی مسلمانان. ئەگەر ئەو بتوانێت لە ناو خاکی مسلمانان 95 مسلمان بێ، بتوانێت نەشر دینی باتڵی خۆی بکات، تەبشیریەت بێنێ، و ئێمە واجبە لەسەرمان کە ئێمە بەرهەڵستیان بین، بەڵام ئیدفاع بالەتی هی ئەحسن بەو شێوازێکەوە ئامۆژگاری باش، بەهۆی ئەوەی کەوا ئێمە بتوانین ئەو نمونە جوانە چەند ساڵە پێشکەشمان کردو لای کەمی هەر ئەوەندە بکەین کە بەڵێ مسلمان ئەمین بووە، بەڵێ مسلمان دەستپاک بووە، جیرانی باش بوون. زۆر باشە مامۆستا عەبدولهادی، هەر لەم یادوبۆنەیەدا زۆر جار لەوە چێ بانگێشتکردنی مسلمانی تێبکەوێ بۆ کەنیسە بێ یان لە بۆ ماڵی یەکێ بەتایبەت کە ئێستا لە هەمێک کسانە هەڵگر و شوێنکەوتی ئاینی مەسیحی هەیە، یان زۆر جار بۆ منە خواردن و شیرینی دەبەخشێتەوە، تۆ وەکو جیرانی مەسیحیەک لەوە چێ ئەمەت پێ بگا لە خواردن لە شیرینی، یام لە بازاردا کەسایەتیەک بە سەر و سیما کە پێی دەگوترێت بابا نوئێل دیاری و بووکە شوشە و کۆمەڵەشت بە منداڵەکان دەبەخشێ. هەڵوێستی مسلمانان لەم جۆرە تەعامل و بەرخوردانەدا یان لەم جۆرە بەریەکەوتناندا چی دەبێت؟ بسم الله. دیارە مەسەلەی تێکڵاوی مسلمانان جیایە لە بیر و باوەڕی مسلمانان. خوای گەورە لە قورئاندا بە ئاشکرا باسی ئەوەی کردەوە کە مامۆستا باسی کرد، ئەوەی کاڵێ عیسا کوڕی خوایە، ئەم قسەیە کوفرە. بەڵام جیاوازی هەیە لە ئیسلامە لە بینی ئەوەی تۆ کەسێ بە بیر و باوەڕەکەی بە کافر بزانی لەگەڵەوەی کە چۆن مامەڵەی لەگەڵەکەی. ئێمە ئەم دووشتە نابێت تێکەڵگەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاشکرا دینی حەقیقەتی خۆی ئاگادار کردوتەوە کە کەسێ بڵێ خوا کوڕی هەیە کافرە، کەسێ بڵێ سێ خوا هەیە کافرە، کەسێ بڵێ دوو خوا هەیە کافرە. ئەمانە بە ئاشکرا لە ئیسلامە ڕوون کراونەتەوە، بەڵام لە هەمان کاتیشە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکردەوە ڕوونی کردوتەوە کە تۆ مامەڵە و لەگەڵ کەسێکی مەسیحیە چۆنە بێ، لەگەڵ کەسێکی جوولەکەیە چۆنە بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی سەردانی نەخۆشی جوولەکەی کردووە، وانە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی کە وەفاتی کرد و حەدیثی صحیح لەسەرە درعەکەی لە لای کابرایەکی جوولەکە بووە لە بری هەندێک خواردن کە هێناوێتی. ئەمە هەمووی یعنی شتی صحیح و معاملەی پێغەمبەر دەرەخا صلی الله علیه وسلم کە ئێمە وەکو مامەڵەی دنیای کابراشی لێنێکت بۆ ئەنێرێت توانێت تەنانەت لە ڕووداوی ژەهر خواردکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵێ پێغەمبەر چۆ بۆ دەعوەتی ئەوان، یعنی ئافرەتە جوولەکەش بە خواردنەکەەوە دەکات، یعنی باین کردو، یعنی باین کردووە بۆچی بۆ دەعوەت. پێغەمبەر چۆ بۆ دەعوەتی کابرای جوولەکە کەواتە مامۆستا جۆرێکی. بەڵام کێشەکە لێرە ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چوو وەکو شخصیەتێکی توانین بڵێن وەکو پەیوەندێکی کۆمەڵایەتی، یعنی بەرگێکی ئاینی مشکلەکە ئێستا لێرە ئێمە توانەوە خەتەرە. ڕاستە، یعنی تۆ گەنجی ئێمە لە ناو یادەکانە بتوێتەوە، گەنجی ئێمە لە ناو یادێکە کە مەسیحیەکیشی تێ ئەتوێتەوە، یعنی گەنجێکی مەسیحیشی تێ ئەتوێتەوە. خۆم یادی کریسمسە لە عالەمە زەرەری هەر بۆ مسلمان نییە، زەرەری بۆ عالەمی مەسیحیشە، یعنی عالدینی مەسیحیەکانیش قەشە تێگەیشتوەکانیش بەو جۆرە ڕازی نین لە یادکردنەوەی پێغەمبەرەکان، چونکە ئەوان یادی خۆیان هەیە لە ناو کەنیسەکانە و لە ڕۆژانی 26 مانگە ئێمە بینیمان. بەڵام کێشەکە ئەوەیە تۆ ئەگەر وەکو شخصیەتێکی ناسراو وەکو جەنابەت وەکو مامۆستا فەرمووی کە
کابرا گەنجێک گوتی من لە شاری سلێمانی بینیم لە مەکتەبەیە کراوەتەوە کوڕێک وەستاوە ئینجیل تەوزیعەکەوتی منی شوم لە پاڵیا کتێبێکی مامۆستا ئەندازی عوسمانم تەوزیعەکە کە باسی مسلمانبوونی هەندی قەشە و زانای مەسیحیەکە لە ئەوروپا ئەمە یعنی تۆ ئەتوانی ینی هینەکان ڕێککەیتەوە تۆ کەسایەتیەکی دیار و ئاشکرایەوەکو زانایانی ئاینی کۆمەڵە کەسایەتی دیارن ئەچن سەردانی مەسیحیەکانەکەن ئەوان کاکەگیان ئێمە ئەو پێغەمبەرە لە ئێوە بەڕێزە لە ئێمەش بەڕێزە ئێمە ڕێزە هەموو پێغەمبەرەکانەگرین هەرچەند ئێوە بڕواتان بە پێغەمبەرەکەی ئێمە نییە بەڵام لەبەرەوەی دینەکەی ئێمە دینێکی گەورەیە مهەیمینەن عەلەیهی ئەم قورئانە هەیمەنەی کرۆ بەسەر هەموو کتێبەکانە گەورەی ئیسلام و دینی ئیسلام لەوایە بەڵام تۆ وەکو کەسایەتیەکی تواوە لەناو فکرەیەکە کە ئەسڵەن هی مەسیحیەکانیش نییە هی ئەلمانیەکان هاتووە هی دەری جەنابەت غەزبی فکریە هاتووە ئەمە خەتەرەکە لێرە ئەوەیە بۆیە ئێمە هەموو گەنجانی مسلمان نەسیحەتەکەین کە نەچنە ئەو شوێنانە چونکەوە نە پەیوەندی بە ڕێزگرتن لە حەزەتی عیساوە هەیە بووە هەروەها تووشی گوناحیانەکە و ئەو شوێنانە تەنانەت بۆ پێغەمبەری خواژە گەشتێکی ئاوا ڕێ بخرێ حرامە بۆیە ئینسانی مسلمان بە هیچ شێوێ بەشداری نەکە و لە هەمان کاتیشە ئەمە مانایەوە نییە تۆ کابرایەکی مەسیحیە بینی ئافرەتێکی مەسیحیە بینی لە دەستگایەکە لە دائیرەیەکە لە دراوسەیەتیە لە بازاڕە لە هەر شوێنێکە هەیە ڕێزی واجبە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر لە کابرایەکی جوولەکە وفاتی نەکردبوو پێغەمبەر لەبەری هەڵنەسا صلی الله علیه و سلم بۆچی فەرمیانی پێغەمبەری خوا جوولەکەی فەرمی نەفسە کەواتە مەسەلەی تەعامل لەگەڵ غەیرە مسلمان جیاوازە لەگەڵ دەرخستنی بیر و باوەڕ ئێمە پێمان وایە ئەو کەسە کافرە بەڵام معاملە لەگەڵ کافرە جیاوازە لەگەڵ بیر و باوەڕی مامۆستا لەوە چێمە کۆتا پرسیان بە لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەیما بۆی دەرفەتی پرسیارێکی وەڵامی پرسیارێکی تر بە مامۆستا عوسمان بدەم خوای گەورە لە قورئان ئەفەرمێ ومن یعظم شعائر الله فإنها من تقوى القلوب یعنی ڕاگرتن و بەرز ڕاگرتنی دروشمەکانی خوا شعائری خوا ئەمان لە تەقوا و ئیمانداریەوە زۆر جار ئەو گەنجانی کە بەشداری ئەم جۆرە یاد و بۆنانەی کرێسمزەکەن هەمان ئەو گەنجانن کە لە جەژنەکانی خۆمانەتانی وەڕۆ دەخەون ینی لە هیچ دروشمێکی ئیسلامەتیا بەشداری ناکەن ینی زۆر بەبێ ئەهمیەتی سەری جەژنی قوربان و ڕەمەزانەکەن ینی تەنانەت تا ڕۆژی دووەم لە ژوورێکدا دەنون و بەشداری هیچ تەنانەت پیرۆزبایی و گەدەنازایی لەگەڵ دایک و باوکی خۆشیانە ناکەن ئەم دوو فاقیە یان ئەم دوو ڕێگەیە هۆکارەکەی چییە؟ بەڵێ دیارە سەرەتا لەخوا بە زیابێجاری وایە قەیرانی ئابووریش کاریگەری هەیە لەسەر چاکبوونی وەزع تۆزە لەوە چیە من لە چاو ساڵانی پێشووە کەمی کردبێ ئەم بەشداری گەنجانە بەڵام بە گشتی ئەوەی جەنابەت فەرموو شتێکی ڕاستە نەک هەر گەنجان بەڵکو هەندێک لە کۆمپانیاکان و هەندێک لەو کۆمپانیانە کەسانی مسلمانیش حاجیە یان کەسێکی مسلمانە سەرپەرشتێک کەسێکی لە سەری ساڵە نووسێکی داشکاندنێکی زۆر هەیە بەڵام لە جژنی قوربان ناڵە داشکاندن هەیە لە جژنی ڕەمەزانە ناڵە داشکاندن هەیە بۆیە هەرچەند ئەوەش ئەلحەمدولیلا خەڵکی چاک پیا بووە لەبەرەوەی ئێمە دایمە لەلایەنە ڕەشەکە نەبینین خەڵکی باشش پیا بووە لە جژنەکانە داشکاندنەکە لە جژنەکانە کرێکرێتیەکان کەمەکاتەوە ئەمانەیە بە دیاری ئەیانداتێ لە بازاڕە خەڵک هەیە و ئەلحەمدولیلا لە وڵاتانی ئیسلامیە من چەندەها گەنجە ناسمەیەکیان خزمی دەرەجەیەکی خۆمە کە پیان و تۆرە کاکە تۆ بەس هینکە کابرایەکی مەسیحی دووهۆکی پێوتەوە دەزی وەرە بەس لە کەنیسە شتێکمان بۆ بکە من هینەکە بۆ وەرەگرم ئیقامەکە بۆ وەرەگرم ڕازی نەبووە ئاوارەی چەشتووە بۆ ئەوەی کە ئیقامێ بە سەربەرزی وەرگرێەوە کابرای مەسیحی زیاتر خۆشەویستووە بۆچی لەبەر ئەوەی کە ئینسان کە خاوەنی دین بوو کە خاوەنی بەرنامەی خۆی بۆ خۆشەویستە یعنی خۆشەویستی لای مەسیحی ئەوە نییە تۆ واز لە دینەکەی خۆ بێنی پیاوێکی سەربازی گەورە لەم شارەیە بە منیوتی جەنەڕاڵێکی ئەمریکی پێوتون توێتی باشە من ئێوەم پێ سەیرە قورئانتان پێ نییە وتومە بۆ ئەو شتە چییە بەدەستی ئێوە توێتی وەڵای ئەمە ئینجیلە خوێنینەوە ئینجیلە بەس من ئێوە پێم سەیرە ئەو قورئانە جوانەتانێ بەدەستانەوە نیە یعنی ئەوە عیبە بۆ مسڵمان یعنی کابرایەکی مەسیحی بە تۆ بڵێ قورئانەکەی تۆ جوانە جوانترە تۆ قورئان هەڵناگری بۆیە ئەوەی جەنابەت فەرموو شتێکی ڕاستە ئەبێ ئێمە جەژنەکانی خۆمان بە گەورە بگرین و من ناڵم سوکایەتی بە مەسیحی بکە یان گاڵتەی پێ بکە یان بڵێ کاکە وەڵا ئێوە درۆزن یا بڵێ وەڵا ئەم قسانە خراپە چونکە دایمە لە جەوی هادیئە
جوی تێگەیشتن ناخوای گەورە فەرمێ قل یا ئەهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم. زۆر باش مامۆستا مامۆستا عوسمان دێمەوە لای جەنابەت کۆتا پرسیار لە ئاراستەی جەنابی شتەکەم لە هەرێمی کوردستان و لە وڵاتی موسڵمانانە دیاردەیەکی بەرچاو دەبینین ئەویش گرنگی پێدانێکی لە ڕادەبەدەری دەسەڵات و میدیایە بە یادی کرێسمس و هی مەسیحیەکان بەڵام ئەم گرنگی پێدانە کەمتر بە دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هەیە هەم میدیا هەم دەسەڵات تەنانەت دەبین لەسەر ئاستی باڵای حیزبەکان و حکومەتیش بەشداری جەژنی لەدایکبوونی سەیدنا عیسا ئەکەن بەڵام لە ئاستی ئاینی پیرۆزی ئیسلامە کە بە قسەی خۆیان بە قسەی ڕاگەیاندنەکان لە سەدا 95 خەڵکی کوردستان موسڵمانە دەسەڵات و میدیا دەبێ ئەرک و ڕۆڵی چی بێ بەرامبەر ئەم بۆنانە تا چەند ئەمانیش ڕۆڵیان هەبوو لەوەی کە گرنگیەکی لە ڕادەبەدەر و تۆخکردنەوەیکی لە ڕادەبەدەر بەم یاد و بۆنانە ببەخشن. بەڵێ وەکو لە سەرەتاوە باسم کرد ئاینی پیرۆزی ئیسلام الحەمدولله ئاینێکە کە بەبێ نقصانیە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای رب العالمین ئەم دینەی بۆ تەواو کردین و بە غەیری ئیسلامەتیش لێمان ڕازی نابێت بێ ئیلا بە موسڵمانەتی بژێین و بمرین. بۆیە ئەو پێغەمبەرە عليه الصلاة والسلام تركنا على المحجة البيضاء ليلها كنهارها بەڵگەنامەی ئێمە کە دەستمان پێوە گرتووە شەوەکەی زۆ لە ڕۆژی نیوەڕۆی کە ساماڵە ڕووناکترە پێویست ناکە ئێمە خوا نەخواستە پەنا بۆ هەندێک کار بین بۆ تەمەلوق بێ یان بۆی کەوە خوای رب العالمین دەفەرمێ فلن ترضى عنك اليهود ولا النصارى. ئەمە خیتابە ڕوو لە خۆشەویستمان دەکات صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام نسرانیەکان و جوولەکەکان بە هیچ شێوازێک لە تۆ ڕاز نابن حتى تتبع ملتهم تاوەکو تۆ نەبیە کەسێک شوێنکەوتەی ئاینی وان و ئەو ڕۆکە ئەوە بەچای خۆمان بینیومانە کە بەداخەوە هەتاوای لاتۆ لەسەر لایانی سیاسی و ئیداری ئێمەش ئەو ڕۆکە کاریگەری هەبووە دەسەڵاتدارەکەمان بە هۆی زەعیفی خۆیانەوە بەهۆی هەڵوێستی لاوازیانەوە پەنایان بۆ هەموو زەلەپوشێک بردو دەستی پێوە بگرن تاوەکوای لێ هاتووەکەوە تەفزیلی مەسیحی لەسەر ئیسلامەتی بکەن لە زەخکردنەوەی دروشمەکان لە ئازادی ڕەهادان بە مەسیحیەت بە بەڵاوکردنەوەی دینەکان کەنیسەکان 24 ساعت کراوەیە بەڵام بەداخەوە مزگەوتەکان ئیلا لە کاتی نوێژ دەکرێتەوە و دوایە قەپات دەکرێت و قەشەکان هەمووی مەسموحن بەڵام مامۆستایانی ئاینی هەمووی دوسێت جاسوسیان لەسەر لە خوتبەکانیان لا دەدرێن ئیهانە دەکرێن و شەهید دەکرێن ئەوە بەڕاستی هەمووی لایانی دەسەڵاتدارە توانێتی ئەوانە بکە. ئێمە بەداخەوە کاتێک پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە ماڵەوە دادەنیشێ بەڵێ وەڵام مامۆستا ببوورە لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر کەمی هەر تەواو بۆ و کاتێکیش دوو خولەکیش بەسەر تێپەڕ بووە من سپاسی بەڕێز دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ پەیوەکان ماڵ سابلادی زۆر سپاس بۆ بەڕێز و خی گەورە پاداشتی بەخێرتان داتەوە زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ بەڕێزیش تا بەیگەشتنەوەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. لقد